ڕۆژانە بۆ کۆمپانیاکەی دێت کە ماوەی 3 ساڵە کاریکردن و فرۆشتنی خانوبەرە دەکات. ڕێناز نەزار وەک یەکەم کەس لە هەولێر کۆمپانیایەکی تایبەت بە خانوبەرەدا دەمەزرێنێتن و وەک خۆی دەڵێت بەهۆی کارەکەی هەلی کاری بۆ نزیکەی 50 گەنج ڕەخساندووە. لە هەر لقەک لە گروپەکەمان تقریبا زیاتر لە 15 مۆزەفی تێدایە. ئەوەش تانیتمان کە چەندین گەنج بینینە سەرکار کاری خۆیان بکەن. کارەکەی قورسە سەرباری ئەوەی ڕۆژانە ڕوبەڕی و ڕەخنە و قسەی بەشێک لە هاوڵاتیان دەبێتەوە، بەڵام باز لەوەش دەکات ئەوانەی دێن سەردانم دەکەن هانی زیاترم دەدەن. کە یەکەم کەس بێمە ناو بوارەکی عەقاری زۆر کۆسپوتەگەرە هاتیتە پێشم و زۆریشم بڕیە، بەڵام لەخوا بە زیادویەوە چەند ساڵەکە لە ناو ئیشەم زیاتر لە 3 ساڵە من ئیشی عەقارات دەکەم. لەوانەیە ماوەکەی لە بۆ هەندێک کورت بێ لە بۆ هەندێکیش زۆر بێ وەکو ئافرەت، بەڵام توانیتم ئەو کێشانی کە هاتە پێشم وەکو ئافرەتێک ئایا لە ئیشی ڕۆژانەمان یاخود لە پرۆژە لەگەڵ موشتەری یان چوینە سەر مەشروعەکان زۆر مشکلە لە بۆم توش بووە، بەستانیتم هەمووی بپەڕێنم و بگەمە ئێوە ئاستە ئێستا. بۆ بەڕێوەبردننی کۆمپانیاکەی ڕۆژانە ڕاوێژ بە کارمەندانی دەکاتن و لە کۆتایی هەموو هەفتەیەکیش هەڵسەنگاندن بۆ ئاستی کڕین و فرۆشتن دەکات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.